سوپاسی خوای تەعالا بکەین بۆی خوای تەعالا زیاترمان بۆ ببارێنێت. بەڵام بەداخەوە هەندێک لە ئیعلامیەکان و ئەوانەی کەوا دێنە سەر شاشە لە زۆرێک لە کەناڵەکان ئەم نیعمەتە ناگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار، ناڵێن بە فەزلی خوای پەروەردگار باران باری، ئەڵێن خۆشبەختانە ئەوە باران باری. ئەیگەڕێنەوە بۆ لای بەخت، نایگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. بەڕاستی ئەوە نەقسە لە عەقیدە، ئەوە نەقسە لەوەی کەوە ئەو کەسە زۆر نەفام و جاهیلە بەرامبەر ڕەب العالەمین. وەڵڵاهی خوای گەورە بناسێ نابێ قسانە بکات. باران باری با تۆ ئیعلامی بیت، بەڵام دیارە سیاسەتەکە دوات پێڵێ نابێ ناو خوای گەورە لەسەر زمانت بێت. بەڵام ئێوە کەسانێکن دوورن لە دین، بڵێ بە فەزڵ و کەڕەمی خوای پەروەردگار باران باری، بیگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. یان کاتێک کەسێک دێ باسی کەش و هەوامان بۆکە ئەڵێ باران لە فڵانە ڕۆژ ئەبارێ، ناڵێ ئینشاءالله، نایگەڕێنێتەوە بەلای خوا. وەکەئەنەما ئەرز و ئاسمان خۆیان دروستیان کردووە، وەکەئەنەما باران بەدەستی ئەوانەدا ئەبەزێت. خوای گەورە پەنامان بدات. بۆیە سوپاسی خوای گەورە بکەین. ئەگەر خوای گەورە ئەو بارانەمان لێ ببڕێت، واللهی ئێمە بە هیلاک هاچین. خوای پەروەردگارە فەرمێ ئەفەڕەئەیتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون لو نشاء لجعلناه أجاجا أفلا تشكرون. خوای پەروەردگارە فەرمێت ئایا نابینن بە چاوی خۆتان هەست ناکەن بەو نیعمەتە کێ هەیە لەو هەورانە ئاوتان بۆ ببارێنێت چۆن ئاوێکی پاک و سازگار مبارەک و طاهر و مطهر خوای پەروەردگار بۆتان دەبارێنێت. خوای پەروەردگارە فەرمێ ئێوە دەیبارێنن یان ئێمە دەیبارێنین. لەو نەشاء لەجەعەلناه ئوجاجا، ئەگەر ویستمان لێ بێ و ئاوە سوێرەکەین، ئەگەر ویستمان لێ بێ و ئاوە شۆرەکەین هەر ناتوانن بیخۆنەوە. ئەفەلا تەشکوڕون، ئەی بۆ سوپاسی خوای گەورە نەکەین؟ ها کاتێک ئاور لێ ببڕێ دووسێ ڕۆژێک ئەبێ حاڵت چۆن بێت؟ داوا لە جیرانەکەتەکەی سۆندەکەت بداتێ بۆی ئاو پڕکەیت، سوپاسی ئەەکەیت، بەڵام سوپاسی خوای گەورە ناکەیت. شەو و ڕۆژ لە نیعمەتای بارانت بۆ ئەبانێنێت. کە ئاوت نەبوو تەلەفۆنەکەی بۆ سایق تەنکەرێک کاکە یەک تەنکەر ئاوم بۆ بێنێ، وەڵڵی حاڵم نەماوە ئاو و ئاوەدانی. بەڵام کە ئاو نەبوو ئاوت بۆ دێنێ، ئەو جالەبان ئەوە داوای 25 لێ بکە 50 ئەدەیتێ و سوپاس چیەکەیت. بەڵام خوای پەروەردگار ئەو نیعمەتەمان بۆ بارێنێت، ئێمە سوپاسی خوای گەورە ناکەین. هەر قۆڵاییمان نایە بڵێن خوای پەروەردگار ڕەحممان لێ بکە، الحەمدولله سوپاسی تۆکەین، ئەمە هەمووی نیعمەتی تۆیە. ها چەندێ جاهلین، ها چەندێ نەفامین، چەندێ غافڵین لە گەورەی و عەظەمەتی خوای پەروەردگار. کەواتە مطرنا بفضل الله ورحمته.